ئێنارتی دێ دووفچوونەکە مەیدانیدا هورکاری و ئاگەهیە نو لەسەر چاواتیا کوشتنە هەلسوراوێکی پژاک و چالاکوانێکی سیاسی لە باژارۆکی پێنجووی ئاشکرا دەکات. ئەمە شوێنی سوودانی تەرمەکەی کاکستێق ئەم ئەم بەشە شوێنی سوودانی تەرمەکە حەوت و 5 دقیقە و 6 دقیقە جەنازەکەی لەکرابەیەوە. چەند فیشێکی پێوە کاکستێق؟ بەو جۆرە کە دکتۆرەکان وتویانەوە لە کاتی شۆردن و شتیە کە دەفن کراوە ئەڵێن 8 بۆ 9 فیشێکی پێوە. لە گۆڕ بدووفچوونان دوو کەس لەسەر بویێرێ هاتنە گرتن و نەهاجی تۆمبیلاوان ji balpolîsan ve dest bi serdahatiye girtin û li bingehê polîsên bajarokê pêncûyênin. Li gor agahiyên ênartî xwên û kelepçe û çend fîşekek di trompêlê dane û çend pênase jî têda bûne ku niha di destên pijak dane. Lê serbûyerê destê tohmetê ji bo dezgehê îtîlaata Îranê radikêşe û dibêje ew bi xwe lêkolînê dikin. بەرپرسیاری سەرەکی یەکەم ئێمە ئیتلاعات لەوە بەرپرسیارە بینین. بەڵام ئەو سەرداوانەی کە ئێستا هەیە هەندێک شتەکەی دیکە ئەگەری ئەوە هەیە. چون لە هەرێمی کوردستانە ئەو شتە کراوە. لەم دیوی سنوور ئەو کارە کراوە. ئایا کەس ئایا لایەن لە ترورکردنی هەواڵ کەمال و وەستاسیقا بەشدارن یا بەشدار نین. بۆ ڕوونکردنەوەی ئەوە تا ئێستا ئێمە لێکۆڵینەوەیەکەین. کەمال شێخزادە کو هەلسوراوێکی پارتیا ژیانە ئازادا کوردستان پژاکە di bingehînda xelkê bajarokê pêncûyê li sala 2007 ve peywendiyê bi pişak vekiriye û hevjîna wî jî behsa wêyekê diket ku berê gef lê hatibûn kirin. چەند جارێ لە ڕێگەی تەلەفۆنەوە چەند جارێکیش بە شێوازی پلان بۆ دانان بەڵام چەند پلانێکیان پوچەڵ بووە و 2 ساڵ بەری ئێستش گروپێکیان دەستگیر کرد کە دانیان بەوە دانا بۆ تیرۆرکردنی شەید کەمال هاتوون. ئێمە چاوەڕێ بووین بۆ جەلەسەی سێیان حاکم بڕیار بدە بەڵام بەداخەوە دوای ئەوە محکەمەش کۆتایی پێها ئەو مەلەفەش داخرا. Li gorîvegeranên kesên nizîkên Kemal Şexzade bikujên wî li piştî çend carekan peywendî û dîtina helsûravê pijak karkirin di projeyekê bazirganî de li hev hatin. ئەم کەسانە کە هاتوون ئەو کاریان کردوە سیارەیەک لە جۆری ژیا مدل بەرز بووە سپۆرتاژ بووە نازان مدل بەرز بووە بەکریان گرتووە هاتوون ئەو تاوانیان کە ئەنجام دراوە دەو شوێنە ئەو تەرمەیان فرقداوە. دیارە ئەم کارە بە تەنها بەو سیارە نەکراوە لەوێ هەر لەو سیارەیە کاک سدیق شەید کراوە و فڕێراوە. Kemal Şexzade beriya serhildanê pêşmergê yêketî bûye û dûra jî destberdar bûye weke kesûkarên wî vedigerin beriya kuştinê jî çendîn caran ji bal asayîşê ve hatiye girtin bi taybet di bûyerên hevdeyî Şubatê û rojên dûfira. ئەوانە پایگەکان نێرانن هاتوون دەگرۆ بیبەنە ئۆدیۆ بۆیان نەچووە ئالەگرا ئەمە شوێنەکەیەتی جەنازەکەیان فرەداوە ئەوە ئەوە شوێن جەنازەکەیە.